سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. پەیوەستبوونی زیندانی دیزڵابادی کرماشان بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە، ئازادی چوار هاوڵاتی خەڵکی شنۆ بە دانانی بارمتە، ئاگرگرتنی قوتابخانێکی کشان لە زەنجان، بەردەوامی کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی لە پایانە و مەخزنەکانی پێترۆشیمی ماحشار، کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی، کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەی ئێمام عەلی کەراج و لە سێدارەدانی چوار بەندکراو لە سێ بەندیخانەی کۆماری ئیسلامی. پەیوەستبوونی زیندانی دیزڵاوای کرماشان بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە. بەندکراوانی ناڕازی دژ بە سزای سێدارە لە بەندیخانەی دیزڵاوای کرماشان بە ئەمبەستی پشتیوانی لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە بەشداری ئەم هەڵمەتە بوون. ئەندامانی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 36 بەندیخانەی کۆماری ئیسلامیدا لە دوایین بەیاننامەکەیاندا ڕژیمی کۆماری ئیسلامیان بە بەرپرسیاری گیانبەختکردنی ئەمیر محەممەد خالقی ناوبردوو، هەروەها پشتیوانیان لە ناڕزایەتیەکانی خوێندکارانی زانکۆی تاران کرد. لە بەردەوامی بەیاننامەکەدا بەندکراوان جەختیان لەسەر بەردەوامی مانگرتنەکانیان تا هەڵوەشانەوەی حوکمی سێدارە لە ئێران کردووە. هەڕەشەی هێزەمنیەکانی کۆماری ئیسلامی لە چالاکێکی ژینگەی. ڕۆژی سێشەممە 23 ڕێبەندانی 1403 ئایوب ڕەنجبەری چالاکی ژینگە پارێزی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و هەڕەشەی لێکراوە. بەپێ ڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ناوبراو ڕۆژی سێشەممە 23 ڕێبەندان لەلایەن ناوەندامنیەکانی ئەو شارەوە بانکێشت و بۆ ماوەی 6 کاتژمێر لێپرسینەوەی لێکراوە. ئیدارەی دەسەڵاتی سوپای سەقز هەڕەشەیان لێکردووە کە لەسەری دۆسیە سازەکەن و سەبارەت بە چالاکیەکانی ئەم ماوەیە لێپرسینەوەیان لەگەڵ کردووە. هەروەها ئایوب قەدەغە کراوە کە لە شاری سەقز بڕواتە دەرەوە و هاتووشووی شارەکانی دیکە و تەنانەت گوندەکانی سەقز بکات. جێگای ئاماژەیە پێشووتر بەهۆی چالاکی ژینگەی لەلایەن ئەیوب ڕەنجبەریەوە ساڵی 1400 هەتاوی کۆماری ئیسلامی حوکمی زیندانی تەعزیری بەسەردا سەپاندبوو، ماوەی بەندکرانەکەی لە بەندیخانەی سەقزدا تێپەڕ کردبوو. ئازادی چوار هاوڵاتی خەڵکی شنۆ بە دانانی بارمتە. ڕۆژی دووشەممە 29 ڕێبەندانی 1403 چوار هاوڵاتی لە شاری شنۆ کە بۆ ماوەی زۆرتر لە مانگێک بوو چارەنووسیان دیار نەبوو بە دانانی بارمتە ئازادکران. ئەم چوار هاوڵاتیە بناوەکانی ڕەحمان تابش، کوڕۆژ عەزیزی، هێدی شادیخاه و ئەمیر جەنگوڵی مانگی بەفرامباری ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتەوە بە بێبەڵگەی قەزایی دەست بەسەر کرابوون و بۆ ماوەی زۆرتر لە 1 مانگ لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکانیان و هەروەها دەست ڕاگەیشتنی بە پارێزەر بێبەشکرابوون. بەپێ راپۆرتەکان هێدی شادیخاه بە دانانی بارمتەی 1 ملیار تمەنی و هەروەها ئەو سێ هاوڵاتی دیکە هەر یەکە بە دانانی بارمتەی 700 ملیۆن تمەنی ئازادکراون. ئاگرگرتنی قوتابخانێکی کچان لە زەنجان. ڕۆژی سێشەممە 30 ڕێبەندانی 1403 قوتابخانێکی کچان لە شاری زەنجان بەهۆی ڕووزاوێکی نادیار ئاگری گرت و 13 قوتابی ژاراوی بریندار بوون. بەپێی دوایین هەواڵەکان قوتابیانی بریندار بوو ڕەوانەی نەخۆشخانەی ئەو شارەکراون، بەڵام هێشتا هۆکاری ئاگرگرتنی ئەو قوتابخانەیە دیار نییە. جێگای ئاماژەیە ساڵانە بەهۆی بایەخنەدانی وەزارەتی ئاموزش و پەروەرش بە دۆخی شوێنی پەروەردە و دۆخی تەندروستی قوتابیان ژمارەیەکی زۆر لە قوتابیان گیانیان لەدەست ئەدەن یان بە سەختی بریندارە بن. بەردەوامی کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی لە پایانە و مەخزنەکانی پێترۆشیمی ماحشار. ڕۆژی دووشەممە 29 ڕێبەندانی 1403 بۆ جاری دووهەم کرێکارانی شاغڵ لە پایانە و مەخزنەکانی پێترۆشیمی ماحشار دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی پەیمانی بەشدار لەو کۆبوونەوە خوازیاری زیادکردنی حەقدەست،
وەلانانی جیاوازی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، پێدانی ئیزافەکاری و سەختی کار، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژ کار، 14 ڕۆژ پشودان و کۆچایی هێنان بە دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوتبوون. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی. ڕۆژی سێشەممە 30 ڕێبەندانی 1403 کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی یادی ئەمیر محەممەد خالقیان بەرز ڕاگرت. بەپێی هەواڵەکان، خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی پشتیوانی خۆیان لە ناڕزایەتیەکانی خوێندکارانی زانکۆی تاران دەربڕی و هەروەها بەگرتنی مەراسمێک یادی ئەمیر محەممەد خالقی خوێندکارێک کە بوو بە قوربانی سیاسەتە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیان بەرز ڕاگرت. خوێندکاران لە کۆبوونەوەکەدا ئاماژەیان بەوە کرد کە کۆماری ئیسلامی بایەخ بە ئەمنیەتی خوێندکاران نادات و تەنانەت جەوی زانکۆکانی بە تەواوەتی ئەمنیەتی کردووە. کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەی ئیمام عەلی کەراچ. ڕۆژی دووشەممە 29 ڕێبەندانی 1403 کۆمەڵێک لە کادری دەرمانی نەخۆشخانەی ئیمام عەلی لە شاری کەراچ بەهۆی پێنەدانی ئیزافەکاری و حەقدەستە دواخراوەکانیان مانیان گرت و کۆبوونەوە. بەپێی راپۆرسەکان، پێشتر کادری دەرمان و پەرستارانی نەخۆشخانەی ئیمام عەلی لە ئاست خراپی دۆخی پیشەوی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی بوو، بە بەڵێنی بەرپرسانی نەخۆشخانەکە بۆ پێڕاگەیشتن لەسەر داخوازیەکانیان کۆتاییان بە ناڕزایەتیەکانیان هێنابوو. بەڵام دیسان بەڵێنی بەرپرسان وەدی نەهاتووە و ناڕازیان بۆ دەربڕینی ناڕزایەتیەکانیان کۆبوونەتەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێدانی داخوازیە دواخراوەکان، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست و کەمکردنەوەی ساعاتی کار بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی ئیرانمال. ڕۆژی سێشەممە 30 ڕێبەندانی 1403 کرێکارانی شەرکەتی ئیرانمال دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان و هەروەها پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکانیان و هەروەها حەقی بیمەکانیان بوون، بەڵام لەلایەن هێزەکانی حراسەتی ئەو شرکەتە بە ئامانجی بڵاوکردنەوەی کۆبوونەوەکە هێرشکرایە سەریان. بە وتەی بەشداربوانی کۆبوونەوەکە هێزامنیەکان هۆڵیان داوەکە ڤیدۆ لە ناڕازیان بگرن بۆ ئەوەی دوایی بەشداربووان بانکێشت و لێپرسینەوەیان لێ بکەن. مانگرتنی کرێکارانی پێترۆشیمی نگین مۆکران. ڕۆژی سێشەممە 30 ڕێبەندانی 1403 کرێکارانی پێترۆشیمی نگین مۆکران لە چابەهار دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان و هەروەها بوونی جیاوازی دژ بە کرێکارانی پارێزگای سیستان و بەلوچستان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەپێی هەواڵەکان، ناڕازیان بۆ ماوەی زۆرتر لە 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. ئەمە لە کاتێکدایەکە بەرپرسانی ئەو شرکەتە پێشووتر بەڵێنیاندا بوو حەقدەستەکانیان تا ڕۆژی 30 بەفرامبار پێیان ئەدرێت. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکانیان، پێدانی حەقی بیمە، وەلانانی جیاوازی و هەروەها وەدی هاتنی داخوازیەکانیان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە پاڵاوگەکانی فەجری جەم. ڕۆژی سێشەممە 30 ڕێبەندانی 1403 کۆمەڵێک لە کرێکارانی شاغەڵ لە پاڵاوگەکانی فەجری جەم لە شاری بوشێر دژ بە دۆخی خراپی پیشەوی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی دەستیان لە کار کێشایەوە بە دەربڕینی ناڕزایەتی، خوازیاری وەلانانی پەیمانکار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی مەزایە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی بوون. گواستنەوەی بێهنام مۆمتازی بۆ بەندیخانەی چوبیندەری قەزوێن. ڕۆژی دووشەممە 29 ڕێبەندانی 1403 بێهنام مۆمتازی شارۆمەندی بەهایی پاش بانکێشتی بۆ ناوەندە قەزاییەکان بۆ تێپەڕکردنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی زیندانی چوبیندەری قەزوێن کرا.
بەپێی راپۆرتەکان ناوبراو ڕۆژی نوێی گەلاوێژی 1401 لەلایەن هێزەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا و پاش لێپرسینەوە و گواستنەوەی بۆ بەندیخانە حکمی 2 ساڵ و 1 ڕۆژ زیندانی بەسەردا سەپێنرا بوو. جێگەی ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا شەپۆلێکی نوێ دەست بەسەرکردنی شارۆمەندانی پەیڕەوی ئاینی بەهاییەت دەستی پێکردووە و ڕۆژی پێنجشەممە 18 ڕێبەندان شارۆمەندێکی دیکەی بەهایی بە ناوی سومەیە ڕەجەبی لە شاری بابۆل سەر بە پارێزگای مازەندەران دەست بەسەر کراوە و بۆ گرتووخانەی ساری ڕاگوێزراوە. ناڕوونی چارەنووسی شارۆمەندێکی خەڵکی شاری مەشهەد بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیەران بۆ ماوەی زۆرتر لە 1 هەفتەیە لە دەستبەسەرکرانی بێهزاد قشلاقی تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی ئەو راپۆرتە ناوبراو ڕۆژی 23 ڕێبەندانی ئەمساڵ بە هێرشی هێزەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی بە توند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتووخانەی ئیسڵاحاتی مەشهەد کراوە. سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 1 هەفتە بەسەر دەستبەسەرکردنی بێهزاد و بەدوەداشوونی بنەماڵەکەی لەسەر شوێنی ڕاگرتن و ئۆتۆماتانەی خراوەتە پاڵی تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بۆ بەندکراوە لە بەردەستانیە. دووە هەواڵ لە 3 دارەزانی 4 بەندکراو لە 3 زیندانی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەممە 30 ڕێبەندانی 1403 4 بەندکراو لە زیندانەکانی چوبیندەری قەزوێن، تەورێز و دەستکردی ئیسفەهان بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارەدران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێک بە ناوی حسێن عەلی یاری تەمەن 31 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی چوبیندەری قەزوێن لە سێدارەدراوە. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی بەهرام ئەڵماسی چایکەندی تەمەن 40 ساڵ و خێزاندار کە بۆ ماوەی 10 ساڵە بە تۆمەتی کوشتنی بانقەست لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیدا بەندکراوە لە زیندانی ناوەندی تەورێز لە سێدارەدرا. هاوکات 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی بورهان وەسیمۆڵاهی تەمەن 32 ساڵ و شارۆمەندی ئەفغانستان، حەیدەر بابایی تەمەن 40 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە بەندیخانەی دەستکردی ئیسفەهان لە سێدارەدراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە.